بەڵێ بەردەوام ببین لەگەڵتانە هەر باسی پرۆژە و پێشکەوتنەکانە لە هەولێر بە تایبەتی ئەمەوێت بەراوردێک بکەین لە ماوەی 28 ساڵی ڕابردوو چاوەکو ئێستا دروستە چاو شایەتی دەدا بە شتە بەڵام بوونی داتا و پشتڕاستکردنەوەی ئەو پرۆژانە لەم ماوەیە لەلایەن کەسانی بەرپرس و ئەو کەسانێک کە خۆیان دەستی ئاوەدانیان هەبووە لە ماوەی ئەم 28 ساڵەدا گرنگە کا گفتوگۆی زیاتری لەبارەوە بکەین و هاوڵاتیان لەوە زیاتر شارەزا بن و بیزانن لەگەڵ دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری هەولێر گفتوگۆی تەواوکەین لەسەر بابەتە بەخێر هاتی دکتۆر سپاس بۆ جەنابەت سپاس دەکەم دکتۆر وەگوتم چاو شایەتی ئەدات بەڵام بوونی داتا و باسکردنی بە شێوەیە کە گشتگیر بێت ئەمە شتێکی ترە لە ماوەی 28 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا ئەتوانین بڵین لە هەولێر چی گۆڕا بەڵێ ینی زۆر بە جوانی داخلی مۆزوعەکەی بوو ئەو بەراوردە زۆر گرینگە و خەڵک ئەوانەی لە هەولێر دەژین و ئەوانەی سەردانی هەولێریش دەکەن شاید حاڵی ئەو بەراوردن ئێمە لە سیوێکی ئاب کە هاتینەوە هەولێرە و کاتەمەن لە کەلک بووم ئاوارەی کەلک بووم کە هاتینەوە هەولێر گوندێک بوو هەولێر پێویستی بە کۆمەڵێک پرۆژەی استراتیجی بوو هەولێر پارکێکی حەوانەوەی نەبوو هەولێر تەنانەت 100 مەتریەکەی یەک بەشی بچووکی هەبوو کە لە ڕێگەی شەقڵاوە لە ڕێگەی کەرکووک بوو و هەولێر ئەو پارکە گەورەی کە ئێستا خەڵک لە دەرەوەی هەرێمی کوردستانی سەردانی دەکەن پارکی شەهید سامی عەبدوڕەحمان خودی جەنابی ئەندازیار شەهید سامی عەبدوڕەحمان سەرپەرشتی ئەو پارکەی دەکرد کە شوێنێک بوو بۆ کوشتنی خەڵک شوێنێک بوو کەلاوە بوو شوێنێک بوو خەڵکی لێ تاڵان دەکرا ئێستا پارچێکە جێی حەوانەوەی خەڵکە شەقامی 100 مەتری بە کاملی تەواو بوو بینی 100 مەتری و 120 مەتری هەمووی بووە زۆنی نیشتەجێ و ئاوەدانی کۆمەڵێک پرۆژەی قوتابخانە و تەنگدروستی و پارک و کۆمەڵێک خەدەماتی ڕێگاوبان و شەقام و مەجاری و ئاو ئەمانە هەموو دوو بداکرا بەوەش ڕانەوەستین لە دوای 120 150مان دروست کرد ئەمە هەمووی شاهدی ئەوەن کە هەولێر لە گوندێکی بچووک ئێستا بۆتە شارێک لەسەر ئاسی نێودەوڵەتی ناسراوە و بە یاسای نێودەوڵەتی پارێزراوە زۆر چاکە دکتۆر ویست هەمیشە هەیە بۆ ئاوەدانی بەڵام ئەو کەسە کە بتوانێت کارێکی بۆ بکات بۆ ئەو ویستە چ فاکتەرێک هەبوو چ پاڵنەرێک هەبوو بۆ ئەو پێشکەوتنانە فاکتەرەکان چی بوون ئەمەی ئێستا ئەیبینی لە ماوەی 28 ساڵە فاکتەرەکان بە حقیقت استراتیجیەت و پلانی پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی ڕابەر و سەرۆک جەنابی مەسعود بارزانی بوو کە هەمیشە جەختی لەسەر ئاوەدانکردنەوە دەکرد لەسەر ئاشتی دەکرد لەسەر ئارامی دەکرد ئەمانە جگەلەوەی کابینەیەک لە دوای یەکەکانی حکومەتی هەرێم کە هەمیشە بە پلانی استراتیجی لەگەڵ کابینەی نوێ هاتۆتەوە مەیدان و بە تەئکیدیش لە کابینەی نۆ کە فەرقێکی زۆر جیاواز هاتە بەردەستمان لە دروستکردنی بەنداوەکان لە دروستکردنی ڕێگاوبان و شەقامەکان و شەقامەی ئێستا نێوان هەولێر و شارەکان پێکەوە دەبەستێتەوە چ هەولێر و دهۆک چە هەولێر و حاجی ئۆمەران یاخود هەولێر و کەرکووک ئەوەی کە دیتمان ئێستا دەبینین هەمووی پرۆژە استراتیجین لە ناو هەولێر ئێستا ئەگەر بەهات باە ئەم پرۆژانە نەبان بەڕاستی ئۆتۆمبیلەکان تێک دەگیران چکە هەولێر ئەو کاتی یعنی نزیکەی 50,000 سیارەش تێدا نەبوو ئێستا هەولێر زیاتر لە 1.5 ملیۆن سیارەی تێدایە هەولێر ئەو هەموو ئۆڤەرپاس و ئەندەرپاسانەی سەر 6 مەتری دروست کران اینجا هاتینە سەر 100 مەتری 120 150 و ئەو تونێلانەی کە ئێستا هەن بەڕاستی ئەمە هەمووی بەرهەمی کابینەکان یەک لە دوای یەکی حکومەتی هەرێمە و بە دڵنیاییشەوە لە پلان و بەرنامەی کابینەی نۆ دەبینین کە چ جەختێک دەکرێتەوە لەسەر پلانە استراتیجیەکان پرۆژە استراتیجیەکان بۆ ئەوەی هەولێر پێگەی سیاسی و پێگەی با بڵێن ئابووری لەدەست نادا زۆر باشە دێمە سەر پێگەی سیاسی و دێمە سەر پێگەی ئابووری بەڵام ئەو دووە هەردووکیان پێویستیان بە ئەمن و ئەمانە چ پێگەی سیاسی چ پێگەی ئابووری لە ماوەی 28 ساڵە لە هەولێر چ گۆڕانکاریەک لە ڕووی ئەم بابەتەوە کرا لە ڕووی ئەمن و ئاساییشەوە چۆن خۆی پێشخست بەڵێ ئێمە دیتمان طبعاً بەر لە سیویەکی ئابی 96 جەنابی سەرۆک لە 16 ئاب لە مەسیف سەلاحەدین پەیامێکی نارد بۆ ئاشتی و کوژانەوەی شەڕی خۆکوژی و براکوژی بەڵام دیار بوو پلانی لایەنی تر پلانی
یەکێتی نیشتیمانی پلانەکەی زۆر لەوە گەورەتر بوو کە بەنەمانی قوارەی هەرێمی کوردستان دەستی پێ دەکرد. بۆیە ناچار بووین ئێمە بەڕاستی هەڵسین ئەم بەرەنگاری هەموو ئەو هێزانە ببینەوە کە دژی قوارەی هەرێمی کوردستانە. ئەو کات پەرلەمانی هەرێمی کوردستان لە مەیدانی ئاژەڵان لە احترامم لۆ پیرۆزی مزگەوتەکان لە هۆڵی مزگەوتەکان کۆبوونیان دەکرد. ئێمە ناچار بووین پەرلەمانی هەرێمی کوردستان بینەوە شوێنی خۆی و لە شوێنی خۆی کۆبوونەوەکان بکرێت و لە هەمان کاتدا لە پێشی وێکی ئابی 96 خەڵک سیارە و ئۆتۆمبیلی لەسەربان دادەنا. من جیرانێکم هەبوو هەر چارتایی بە زنجیر بەستبەوە، یعنی جیرانی ماڵی بابم بۆ ئەو کاتە لە هەولێر. بەڕاستی ئێستاش خۆی ئەگەر جێی لێم بی مایە هەر چارتایی بەس بۆ چکە تایە دەدزرا، سیارە دەدزرا لەسەر علاگەی ڕەش، ئەنجا ئەگەر سەمونی تێدا بیان پارە خەڵک دەکوژرا. ئێستا هەولێر ئەمانە هەر لە هەولێر لە ناو شەقامەکان ڕۆژانە 1 ملیۆن سیارە لە بەردەرگای خەڵک دوکانەکان بە کراوەی دوکانەکان بە پەردەدای دەپۆشن، دوکان بە پەردەدا دەپۆشن، پارە لەسەر شەقام ئاڵگۆڕی پێ دەکرێت، دۆلار لەسەر شەقام دەگۆڕێتەوە. ئەمە هەمووی بەڕاستی جوهدێکی پلانێکی استراتیژی و ئەمن و ئاساییشە لە پێناو خۆشگوزارانی هاوڵاتیان. ئەمەیە وای کردو کە هەولێر ئێستا ببێتە شوێنی کۆمەڵێک لە نوێنەرایەتی وڵاتان، لە کۆمپانیان نێودەوڵەتیەکان، لە کونسڵگەریەکان کە بەڕاستی جێگای ئەمن و ئاسایشی هەموو خەڵکە. زۆر چاکە. دکتۆر عەلی، هەندێک وڵات هەیە بە 50 ساڵیش ناتوانێت بگا بەمەی کە ئێمە ئێستا هەمانە. بۆیە زوو باسی 28 ساڵی ڕابردوو ئەەکەم بۆی کە بەبییر بینەوە ماوەکە کەمە لەگەڵ ئەو هەموو ئاڵنگاریانی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بۆتەوە، بەڵام بۆتە جێگەی سەرنجی وڵاتانی دیکە. ئێستا ئێمە دەستە خوشکین لەگەڵ وڵاتانی پایتەختی وڵاتانی دیکە، فەڕەنسا، لەگە ناشفیلد. ئەمە لە ڕووی سیاسیەوە چەندێک ئەم پێشکەوتنە بە دەرکەوتۆ لە ماوەی 28 ساڵە چیمان کرد کە بووین بە دەستە خوشکی ئەو شارانە؟ بەڵێ خۆی ئەمە بەڕاستی کارمان لەسەر ژێرخانی ئابووری کرد، کارمان لەسەر یاساکان کرد کە بە شێوازێک بێ بتوانین منافەسەی هەموو شارەکانی پایتەختەکانی دەور و پشتمان بکەین. ئێمە لە ڕووی وەبەرهێنانەوە ئەو یاسای وەبەرهێنانە وای کرد کە زیاتر لە 150 ملیار دۆلار ئێستا ژێرخانی ئابووری لە وەبەرهێنانی پیشەسازی ئێستا لە کارکردندایە و ئەمە بۆتە هۆی بەهێزکردنی ئابووری پایتەختی هەرێمی کوردستان، بە نەتیجەش بەهێزبوونی هەرێمی کوردستانە. جگە لە پیشەسازی دێنە سەر کەرتی ڕێگاوبان، دێنە سەر کەرتی ئاو، دێنە سەر کەرتی بەنداوەکان و کشتتوکاڵ. تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ناتوانرا بوو 1 کیلۆ پەتاتەش بنێردرێ، بەڵام لە کابینەی نوێیەمدا ئێستا بە هاوردەکردنی پەتاتە، هاوردەکردنی هەنار، هاوردەکردنی هەنجین، کۆمەڵێک لەو کاڵایەنە ئەمە پێمان دەڵێ کە ئێستا خود خۆراکی و ئاسایشی خۆراک ئێستا لە ئارامدایە، لە ئەماندایە، بۆیە دەتوانین ئێمە ئەو خۆراکانە هەناردەش بکەین. ئەمە پێمان دەڵێ کە هەرێمی کوردستان چێبڕچێ دەکات لەگەر پایتەختەکان. هەر بۆیەشە لە عێراقی فیدراڵ لە زیاتی ئەوەی هاوکاری هەرێمی کوردستان بن، پاڵپشتی هەرێمی کوردستان بکەن بۆ ئەوی میزانی بۆ دابین بکەن، دەیانەوێت ڕای بگرن لەو پێشکەوتنانە بۆ ئەوی بێنەوە ئاستی خۆیان. بەڵام ئەمانە خەیاڵیان خاوە. کوردستان ڕناوەستێ هەتا مەرجەعمان هەبێ، هەتا سەرکردایەتی ئەوای پارتیمان هەبێ، بەڕاستی ئێمە ڕناوەستین، هەر دەبێ ئەو پێشکەوتنانە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر چاویان کوێر بکە. دەستەواژەیەک هەیە ئەوترێت کۆچی پێچەوانە، خەڵک ئەگەڕێتەوە بۆ شوێنی خۆی. با من وای لێ بکەم بڵێن گەشتی پێچەوانە. پێشتر خەڵک بۆ سەیرانکردن و بۆ خۆشگوزەرانی دەچووە بەغدا، دەچووە شارەکانی عێراق، بەڵام ئێستا بە پێچەوانەوە. دوای 28 ساڵ ئەبینین لە تەواوی بازگەکان لە هەر بۆنە و لە هەر یادێکە ئەبینین پۆل خەڵکی ناوەڕاست و خوار و عێراق دێنە ناو هەرێمی کوردستان، جگە لەوەش کە دەور و بەرمان دێت. لەم ماوەی 28 ساڵە و پێشکەوتانی کە لە کەرتی گەشت و گوزار هەمان بووە، چەند کاریگەری هەبووە کە هەرێمی کوردستان و بەتایبەتی هەولێر زیاتر بناسرێت؟ بەدڵنیایی بەس لە ماوەی مانگی 8 نزیکەی 400,000 خانەوادەی دەرەوەی هەرێمی کوردستان ڕویان لە هەولێری پایتەخت کردیان. ئەمە بەڕاستی یەک لە کایە سەرەکیەکانە کە پلان و بەرنامەی کابینەی نۆ بوو بۆ گەشە گەشت و گوزار و گەشتیاری. اینجا جگە لە گەشتیاری
سیاحەی گەشتیاری تەندروستی جگەلەوە بەڕاستی ئەوان بۆ نەکرد بۆ حەوانەوە بۆ نیشتە جێبوون ڕویان لە هەرێمی کوردستان کردی ڕویان لە هەولێری پایتەخت کردیان ئەوەی دەبینین ئێستا ئەو شەقامانەی کە ئێمە تەسحیەمان پێدایە بە میزانیەکی زەبەلاح بەڕاستی بە پلان و بەرنامەی شتۆکمە ئەم هەموو شەقامەوان دروستکرا بەڵام هاوڵاتیانی بەسڕاش بەکاری دێنن ئەو بنکە تەندروستی ئەو نەخۆشخانانەی کە لێرە هەن هاوڵاتیانی بەغداش بەکاری دێنن ئەو پرۆژە ئاوانەی کە دەکرێ و ئەو بەنداوانەی کە دەکرێت هەموو هاوڵاتیانی بەغداش بەکاردێن اینجا بۆیە پلانی گەشتیاری یەک لەو پلانانە بووە کە بەڕاستی بۆ پەرەپێدانی پایتەختی هەرێمی کوردستان چونکە گەشتیاری یەک لە کایە سەرەکیەکانی ئابووریە ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە کە هەم پەیامی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات بڕوا چووکە گەشتیاری نەکات تەنها لە بەغدا و لە بەسڕا هەبووە گەشتیاری برایانمان لە تورکیا برایانمان لە ئێران لە ئەوروپا یعنی بە گروپ و با بڵێن بە تاچیش هاتوون بۆ گەشتیاری بۆ هەرێمی کوردستان ئەمانە هەمووی وای کردیە کە هەرێمی کوردستان زۆر بەوازحی لەسەر نەخشەی جیهانی بناسرێ بە تایبەتیش پایتەختی هەرێمی کوردستان کە هەولێرە بە تایبەتیش ئەگەر باسیەوە بکەین کە لە کۆڕبەندە جیهانیەکان وەکو کۆڕبەندی داڤۆس ئەمە چەند گرنگە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان و هەولێر لە کۆڕبەندێکی بەم شێوەیە ناوی ئەهێنرێت بە دڵنیاییەوە ئێمە دیتمان کە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرۆر یەک لە شوێنە ڕئیسیەکانی پێدرا بوو و کۆمەڵێک کۆمپانیایی ناوخۆیی کە ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی کار دەکەن ئەمانە هەموو شوێنی تایبەتیان هەبوو و بە پۆل لە وڵاتان لە وەبەرهێنەرەکان ڕویان لە جەناحی با بڵێن باڵی هەرێمی کوردستان دەکرد و خودی جەنابی سەرۆکی حکومەت لەوێن دەربوو بۆ ئەوەی ئەو وەبەرهێنەرانە ببینێ ڕاستەوخۆ بتوانین سەرمایەداری دەرەوەش بێنین تاوەکو ئێستا دەتوانم بڵێم زیاتر لە 100 ملیار دۆلار سەرمایەداری نێودەوڵەتی کار لە هەرێمی کوردستان و تایبەتیش لە پایتەختی هەرێم دەکەن زۆر باشە بابینە سەر ئەوەی کە لە ڕووی ئیداریەوە لەماوەی ئەم 28 ساڵە چ پێشکەوتنێکمان بە خۆمانەوە بینی لە کۆمان لە ناحیەوە کردە قەزا لە کاتێکدا کە ئێمە خودی جەنابەت لە سەرەتا دەست پێکرد هەولێر گوندێک بوو بەڵام ئێستا ناونیشانی بە قەزابوون ئەدا بە ناحیەکان بەڵێ هەولێر طبعاً ئەو کاتام سیستەمی فەرمانگەکانیش هەیکەلی فەرمانگەکانیش نادیار بوون یعنی ئێمە کە هاتینەوە پەرتەوازەیەک لە سەرجەم فەرمانگەکان هەبوو بێ ئیمکانیاتی بێ ئالیاتی بێ ئامێرەکان یعنی بەڕاستی دەوامی شوانە بوو اینجا دەستمان پێکرد بۆ ئەوەی سیستەم دابڕێشین بنیەی تەحتی دروست بکەینەوە هەستاین بە دروستکردنەوەی هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی فەرمانگە خزمەتگوزاریەکانەوە بەمەش دەتوانم بڵێم دوای ئەوەی هەولێر سنووری فراوان کرا طبعا ئەمە هەمووی بە یاسا سنوورەکەی فراوان کرا بەڕێنماییەکانی وەزارەتی شارەوانی ئەو سنوورە فراوان کرا چونکە من کە باس لە هەولێر بکەم ئەو کاتە نزیکەی 400,000 خانەوادە لە سنتەری شار بوو لە ئێستادا زیاتر لە 1.5 ملیۆن خانەوادە لە سنتەری شار ئێستا وجودیان هەیە و ژیان دەگوزارێنن بۆیە بەوەڕانەوە هەستاین بە دروستکردنی چەند قەزایەک لەوانە قەزای پیرمام عنکاوە کە ئەو کات ناحیە بوو و ڕێیەک ڕێگای سەرەکی هەبوو ئێستا عنکاوە کە تۆتە ناو شاری هەولێر لە ناو 120 و ئێستا بۆتە قایم قامیەت دێنە سەر پیرمان بۆ قایم قامیەت هەریر بۆ قایم قامیەت یعنی ئەمانە هەمووی هەنگاو بوون جگەلەوەی ئیستیحداسی چەند ناحیەشترمان کرد لەوانە قوشتەپا کە یەک لە شارەدەیەکانی ئەنفالی تێدا کرابوو ناحیە بوو ئێستا بوو بە قەزا ئەمە مانای وایە کە دەبێتە قەزا مانای سەرجەم دام و دەستگاکانی بۆ دەکرێتەوە تەناوە نییە فەرمانگەکانی بۆ دەکرێتەوە مدیریەتەکانی بۆ دەکرێتەوە هەر یەکەو لە ڕاستی خۆی تەندروستی بە هەمان شێوە پەروەردا بە هەمان شێوە جگە لەوەش ئیدارەی سەربەخۆی سۆران ئیدارەی سەربەخۆی زاخۆ دەبینین ئیدارەی سەربەخۆی سۆران چ کارێکی بۆ دەکرێت لە ئێستادا باش ئێمە زۆر سپاس دەکەین دکتۆر بێگومان ئەمە دڵۆپەیەک بوو لە دەریایەک لە پێشکەوتنەکان لە ماوەی ئەم 28 ساڵە جگەلەوەی کە زۆر بابەتی دیکە بوو باسی بکەین بەڵام کاتی منەوەنێ لەگەڵتان بە تایبەتی بە ئەلکترۆنیکردنی دام و دەستگاکانی حکوومەت ئەمە زۆر گرنگەوە لە یاد ناکەین دەستەکانی سێکتەری بانکی بەڵێ بێگومان ئەمانە هەمووی لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەک پایتەختەکەی بە تاقیتەنیا و دەستی ئێوە خۆش بێت کە ئامادەبوون لەگەڵمان سپاس بۆ دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵ سپاس بۆ جەنابەت